بزانین چۆن ئێمە ببینە کەسێکی بەرهەمدار، چۆن وا بکەین ئەو ئامانج و ئەو توانە و تاقەوزێ هەمانە بەکاری بهێنین لە خزمەتکردنی خۆماندا، لە خزمەتکردنی کۆمەلگا و چواردەور و خێزانەکەماندا. و بزانین ئایا ئەو بابەتانەی کەوامان لێ دەکات ببینە کەسێکی تەمەڵ و تااقەتمان نەبێت و بە ڕژبینی لە داهاتوو بڕوانین هۆکارەکان چین و چۆنیش هۆکارانە وەلا بنین و ببینە کەسێکی بەرهەمدار لە ژیانماندا. و باسی ئەم بابەت و تەوەرە دەکەین و گفتوگۆی زیاتر دەکەین لە ڕێگەی میوانەکەمان لە کە ڕاهێنەری پەروەردەییە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە ڕێکان عەبدوڕەحمانمان لەگەڵدا دەبێت. ئەسڵاوت دەبێت مامۆستاڕەکان، زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتەی کە پێت داین. یەکسەر پرسیارەکەم دەکەم ئایا بەکێ دەوترێت کەسێکی تەنبەڵ؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لێ بینەرانی ئازیزیش، زۆر سپاس. بێگومان بە کەسێ دەوترێت تەنبەڵ یان تەنبەڵی چیە؟ توانێت بڵێن نەبوونی یان کەمی وزەی ئەنجامدانی کارەکانە کە کەسێک هێزی نییە بۆ ئەنجامدانی کارەکان، بۆ بەڕێکردنی ئەرکەکانی. بێگومان کۆمەڵێک هۆکار هەنا کە دەکرێت ببنە هۆکاری تەنبەڵی، بەڵام هەندێک کەس بە تەبیعی تیاندا بە بەردەوامی هەیە. بۆ نمونە کەسانێک هەنا پێیان دەوترێت کەسانی تەنبەڵ، یعنی هەڕێک بەو ناوە. هەتا ئێستا ڕۆژی جیهانی هەیە بۆ ڕۆژی تەنبەڵی. کەسانەگەن کە هیچ کارێک ناتوان ئەنجام یان کاری کەم ئەنجام دەیان ئەرکەکان ئەنجام نادەن، پێیان دەوترێت تەنبەڵ. بەڵێ ئەم هۆکاری تەنبەڵیت چیە؟ ینی ئێمە هەموو بابەتێک بێگومان کۆمەڵک هۆکاری تایبەت بەخۆی هەیە. ئەم تەنبەڵیە ئەکرێ بڵین تاکەکان هەر لە ئەزەلەوە کە لە دایکە بن تاکێکی تەمەڵن، ینی ئەوانەی کە لە ئەسڵا تەمەڵن، یان نەخێر کۆمەڵک فاکتەر کۆمەڵک هۆکار وا لەم تاکە ئەکات کە تەمەڵ بێت؟ بەڵێ بێگومان هۆکارە بۆ ماوەیەکان کاریگەری دەکەنە سەر توش بوون بە هەر گرفتێک یان هەر هۆکارێک هەر ڕەفتارێک یان بەشێک لە کەسایەتی مرۆڤ دروست دەکەن. بەڵام بێگومان ژینگە کاریگەرێکی یەکجار زۆر دەکاتە سەر کەسێ کە ڕەفتارێک یان قسەیەک یان کەسایەتی بە شێوەیەکی گشتی هەبێ. بێگومان کۆمەڵێک هۆکار هەن، ئەگەر لە ڕووی گرفتەکان و سەرەتایەشە باسی نەکەین، لە ڕووی با بڵێن کۆمەڵایەتی و لە ڕووی پەروەردەیی تا کۆتایی دەکرێت بڵێن کۆمەڵێک کەس هەن مەسەرەن فێری تەنبەڵ بوونە. یعنی ئەگەر لە پەروەردەوە دەست پێ بکەین دەکرێت بڵێن بەشێک لە منداڵانەی کە زۆر بەنازن یان ئەرکەکانی زۆربەی بۆ جێبەجێ دەکرێت و ڕێگە نادەن خۆی کارەکانی خۆی بکە یان کارەکانی زۆری بۆ دەکەن کە پێدەوترێ منداڵە بەنازەکان یان زۆر با بڵێن گرنگی پێدراوەکان، ئەوانە وایان لێ دێ کە بەڕاستی تەنبەڵ بن لە کارەکانی خۆیان، تەنبەڵ بن لە بەجێهێنانی ئەرکەکانیان. بۆیە زۆر جار ئێمە و فەرمایش یان با بڵێن ئەو ڕاوێژە دەدەین کە تکایە هەموو کارێک بۆ منداڵەکانتان مەکەن، وایان لەکە خۆیان ئەرکەکانی خۆیانە بچووکترین شت ئەنجامی بدەن. هۆکارێکی دیکە با بڵێن هۆکارەکانی بۆ نمونە بوونی ناوچەی ئارامیە لە مرۆڤ. یعنی ئەبینی مرۆڤێک ڕووداوێک یان شتێک بەسەری هاتیە یاخود لە شوێنە ئیش دەکات، لەو شوێنە پێش ناکەوێت، یعنی هەر ئەوەندەی ئیش خۆی دەکات و دەسە داوامەکەی 8 ساعاتە 9 ساعاتە ئیش خۆی دەکات و دێتەوە. بە تێپەڕبوونی کات ئەو کەسە وای لێ دێت دەکەوێتە کەمفۆرت زۆن، یعنی ناوچەی ئارامی. ئەو ناوچەی ئارامی وای لێ دەکات نە خۆی لە پێشکەوێ، نە هەوڵ بدا بخوێنێتەوە، نە هەوڵدار ئیشەکەی باش بێ، یانەتە لە بوارەکەی خۆشی. ئەو نەبوونی ناوچەی ئارامیە، ئەو بوونی ناوچەی ئارامی ببورن گرفت بۆ کەسەکە دروست دەکات لە بەرەوەی هیچ پێشکەوتنێک لە کەسەکە دروست ناکە. یعنی وای دەکات زۆرێک ئەمە پێ دەڵێن مرتاحە، ئارامە، بەڵام ئەو ئارامیە بە سوود نییە، لۆی زیانی پێدەگەیەنێ. بۆیە زۆر گرنگە ینی کەسانێک کە لە شوێنە ئیش دەکەن، یان کەسانێک کە مەسەلەن هەتا بێکاریش منەم جار ئەو کەسانی مەسەلەن شتێکیانە بیکەن یان جارێ کاریانی هەتا خوێندکار بە تایبەت دەڵێم بجوڵە بڕۆ بجوڵێ لایەنێکم بڕۆ خۆبەخشیکە بڕۆ نازانم شتێ بکە ڕامەوەستە، چونکە بۆ چونێکی شەیە تا دەڵێ هەموو گردون لە جوڵەدایە، یعنی هەموو گردون لە جوڵەدای بۆ وەکو حکمەتە وەکو وانەیەک بۆ ئێمەشکە ئێمە دایمەن لە جوڵە دابین. یعنی ئامارێکی WHO هەیە ئەڵێ زیاتر لە 2 ملیار کەس بەدەست تەنبەڵیەوە دەناڵێنن، 2 ملیار کەس. یعنی ئەڵێ تا ساڵ 2030 35 بە تەمەنەکان تەنبەڵ زیاتر تەنبەڵ دەبن، یان ئەرکەکانی خۆیان باش ئەنجام نادەن. هەروەها ئەڵێت سێیەکی خەڵک 3 بەش لە 1
یەک بەشی لەسێ با بڵێن ینی لە دوو بەشیان وەرزش و جوڵە ناکەن و جوڵیان کەمە یان ئەگە تەماشای ئەنیمەیشنی واڵئی بکەین زۆر باش ئەوانەی کە بینییانە زۆر باش ئەو داهاتویان بینیوە یان پیشان درراوە کە پێشبینی کرایە بۆ WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ ڕۆژانە لانیکەم مرۆڤ دەبێت نیو کاتژمێر وەرزش بکە پیاسە نا جوڵە ئەوها نەهایی بەس بجوڵێ پیاسە نا وەرزش بجوڵێ ڕابکە مەلەوانی بکە ئەسپ سواری بکە تا کۆتایی. زۆر باشە کەواتە خێزانەکان و هۆشیاری خێزانەکان هۆکارەکە بۆ ئەوەی کە تاکێکی تەمبەڵ دروست بێت و ئەوکو دەوترێت لە کۆندا هەر بەیانی ڕۆژ ئەوەوە لەگەڵ خۆیاندا منداڵەکانیان دەبر بۆ ناو کێڵگەکانیان و ئیشیان پێکردن و ئەمە وای کردووە کە کەسێکی چالاک بەرهەم بهێننووە وزە و تاقەکانیان سەرفکەن. ئایا لە ئێستادا هۆشیاری کۆمەڵگا و خێزانی ئێمە لەوەدایە کە بتوانن تاکێکی بەرهەمدار و تاکی چالاک بەرهەم بێنن؟ بەڵێ ئەگەر سەیرێک یان تێبینێکی کۆمەلگای خۆمان بدەین دەکرێت بڵێن چۆن کاریگەری لە هەموو وڵاتانی ترە بەبوونی تۆڕی کۆمەڵایەتی و ئایپاد و شاشە ئەلکترۆنیەکان هەیە بێرەش بە هەمان شێوە کاریگەریان لەسەر دروست بووە و با بڵێن منداڵ هەر لە بچووکیەوە ئایپادی دەدێتە دەست شاشە ئەلکترۆنیەکان ئەو هەر خۆی ڕێگایەکە بۆ تەمبەڵ بوون بەڕاستی یان دەبینی کەسێک 8 ساعتی دەکات دەستەوە ماڵێ لەسەر موبایل دانیشێ تااقەتی نییە لەوانە نانیش ئامادە بکات بە دیلیڤەری خواردی لۆ دێت ئەوانە هەمووی وای لە مرۆڤەکە دەکەن تەمبەڵ بوو یانی وشاری خێزان لەو ڕۆژ زۆر گرینگە ئەبینی بەهۆی شاش ئەلکترۆنیەکانەوە منداڵ هەتا مرۆڤە گەورەکانیش خۆشیان نازان کات دەڕوایە تەماشا دەکات 2 ساعات 3 کاتژمێر 2 کاتژمێر لێ دەڕوا شەویش درەنگە خەوێ یان یەکێ لەوە کارە سەرچەکانی تەمبەڵی کەم خەوێ لەبەرەوەی میزاجی کەم دەکات ئارەزووی بۆ کارکردن هەوڵ وەی لێ دەکات کەم دەبێت هەڵزووی بۆ کارکردن کەم دەبێت وەلێ دەکە خواردنی زۆتر بخوات کێشی زیادەکە بەو شێوەیە وەلێ دەکات کافاینەکان بخوات کە کافاینش هۆکارێکی تەمبەڵیەک لە هۆکارەکانە و بۆیە سیستەمی خەویشی تێک دەچێت یعنی تۆ تەماشا بکەی هەموو ئەوانە لە چیەوە دروست بوو هەمووانە لە کەمی هوشیاری یان وشیاری نەبوونی خێزانەکە نەبوونی ئێمە هەر تاکێک لە خۆمان دروستە بێ بۆیە زۆر گرینگە زۆر گرینگە ئێمە هوشیار بین دەربارەی هەر هۆکارێک کە دەبێتە هۆی تەمبەڵی چونکە دەبینی وەک پێشتر نمونەیەکتان باس کرد خێزان لە پێشتر زوو دەنووشت و سبەینانش دوال دەستا دەجوڵان یعنی هەمویان شتێک هەبوو پێ بجوڵێن ئیشێک هەبوو بیکەن بەڵام مرۆڤ ئێستا لە سەردەمی ئێستادا وای لێ هاتووە ئیشەکانی زیاتر ئەها بۆ من لەسەر ئایپادە لەسەر کۆمپیوتەرێن هەر شتێکی دیکە ینی هەندێک کەسان هەر ئەوە ئیشیتیان بۆیە زۆرجار ڕاوێژکارەکان ئەو ڕێنمایی دەدەن ئەو کەسانی بەتابەت لەو کۆمپیوتەروانیشەکان یانی شتێ بکەم بۆی ئەها چاڵاچیان بکە و جاروبار هەندێک ڕاهێنام بکەم بجوڵێن لەبەر ئەو نەجوڵان وای لێ دەکە هەتا ینی WHO قسێکی یان با بڵێن ڕاستپاردەیەکی هەیە زۆر بەترسیدارە ئەڵێ تەمبەڵی یان زۆر نەجوڵان ئەبێتە هۆی زوو مردن یعنی لەبەر ئەوەی ئاسی نەخۆشی بەرز دەکاتەوە بۆیە لە گەنجاندا هەتا لە گەنجاندا کە وایان لێ دەکات زووتر با بڵێن بمرن هۆکارێکی ئەوەی چکە دەبێتە هۆی زەهایمەر و کۆمەڵێک نەخۆشی دیکە و هەتا ئەوانش هۆکارن. باش کاک ڕێکان وڵا ڕێک من ویستم ئەوە بپرسم کەواتە ئەکرێ چۆن بە نەخۆشی شێرپەنجە یان شەکرە یان ئەو بابەتانی دیکە کە هەیە پێوترێت نەخۆشی کوشندە هەرچەندە سوپاس بۆخوا ئێستا زۆرێک لەم نەخۆشانە چاکی ژەبنەوە یان بەهۆی کە زوو وەکوڵی بەخۆیان نەزان و لە پلەکانی سەرەتادان عیلاج وەرەگرن چاکە بنەوە ئەمەوە بڵم تەمبەڵی کە لەوانەیە خەڵکێک زۆر بە سادەیی وەریگرت بێ ئەکرێ بڵین تەمبەڵی کوشندەیە دەردێکی کوشندەیە بەڵێ بێگومان تەمبەڵی دەردێکی کوشندەیە لە هەر کۆمەلگایەک چونکە بەشێک لە نیشانەکانی گرفتە دەرونی نەخۆشە دەروینەکان هەتە جەستەیەکانیش تەمبەڵیە مرۆڤ بینی بەهۆی با بڵێن خەمۆکیەوە با بڵێن حەزی لە چالاکی نامینێت چوس و چالاک نابی جوڵەی نابی حەزی لە تێکەڵبوون نابی یان مرۆڤێکەیە بەهۆی با بڵێن کۆمەڵێک نەخۆشی جەستەیەوە بۆ نمونە پزیشکیەوە بە نمونە شێرپەنجە یان نەخۆشی شەکرە تا کۆتای ئەوانە هەمووە لێ دەکەن
کە کەسەکە جوڵەی کەم بی تەمبەڵ بی بۆیە ئەو کەسانە زۆ گرینگە هەستیان یەک لە نیشانەکانی کە هەستیان پێکرد تەمبەڵیە مراجعەی خۆیان بکەنەوە یعنی هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی پزیشکیەوە زۆ گرینگە کاری لەسەر بکەن بەڕاستی کوتانی بڵێن وەک گوتمان بەڕاستی دەردەی کوشندەیە لەبەرەوەی وەک باسمان کرد زوو مردن یان نیشانێک لە نیشانەکانی نەخۆشی دەرونی گرفتەکان و نەخۆشی جەستەیی و نیشانەی گرفتە کۆمەڵای تا کۆتایی هەموو ئەوانە ڕەنگە بۆ هۆکاری تەمبەڵیان خۆیان بنە هۆکاری تەمبەڵیان تەمبەڵی نیشانەیەک بێتیاندا بۆ نمونە ئەتوانین بڵێن کەی گرفتە بە تەواوی ڕەنگە هەندێک کەسە بن بڵێن کاکە ئێمە خۆمان کەمێک تەمبەڵین تەبیعەتمانە ڕاهاتووینە بە پەروەردەمان تا کۆتایی ئێمە هەندێک کەسانە خۆیان کەمێک قورس کارەکانیانکەن کەی دەتوانین بڵێن تەمبەڵی گرفتە بە تەواوی نەخۆشی ئەبێ زۆر وریابی لێ و مراجعەی خۆت بکەی لای پزیشکی دەرونی یان پزیشکی جەستەیە تا کۆتایی ئەو کاتەی هەستت کرد یان تاک دەوروبەری کەسەکانی دەوروبەری هەستیان کرد کە چێژ لەو کارانە نابینێت کە پێشتر چێژی لێ دەبینین و دەیکردن بەمان شێ وزە و تەرکیزیشی زۆر کەم بۆتەوە یعنی چێژ لەو کارانە نابینە کە پێشتر بەباشی ئەنجامی دەدان و دەی دڵخۆش و چێژی دەبینین و وزە و تەرکیزیش کەم بۆتەوە واتە لە ڕووی ئەدای کارکردنەوە و بەمان شێوە لە ڕووی خوێندنەوەگە خوێندکار بێ یان لە ڕووی هاوسەرگیری ئەوانە هەموو هۆکارن با بڵێن دەکرێت گرینگن کە مراجعە پێداچوونەوە بە خۆیان بکەن لای پزیشک یان هەر لایەنێک کە پەیوەندیدار و پێوە باشە کاگڕەکان وەکو دەزانین هەر مرۆڤێک خاوەنی بەهرێکی تایبەتە خاوەنی تایبەتمەندیەکی تایبەتە و تاقە و وزەیەکی تایبەت بە خۆی هەیە ئایا ئێمە چۆن بتوانین ببینە کەسێکی بەرهەمدار و ڕوبەڕووی تەمبەڵی ببینەوە پێویستە ئێمە چ هەنگایەک جێبەجێ بکەین لەوەی کە ئەگەر هەستمان کرد خۆمان کەسێکی تەمبەڵین و حەزمان بە ئەنجامدانی کارەکانی حەزەکەین پاڵی لێبێنەوە چۆن بتوانین ڕوبەڕووی ئەم قۆناغ و هەنگاوانە ببینەوە بەڵێ بگومان لە بەرامبەری تەمبەڵیدا بەرهەمداری هەیە واتە ئەگەر چەند ڕێژەی تەمبەڵی زیاتر بێ بەرهەمداری کەم دەبێتەوە پێچەوانەوەش ڕاستە چەند خاڵێکی هەیە زۆر گرنگە تاک بیگرێتە بەر و چەند تەکنیکێک هەیە چەند با بڵێن ڕێگایەکی شەیە یەک لەوانە مرۆڤ زۆر گرنگە ئامانجەکانی واقعی بن و بچوک هەڵ بدات زۆربەی جار تەمبەڵی لە چیەوە دروست دەبێت مەسەلەن خوێندکارێکە دەیەوێت دەرەجێکی باش بێنە بەڵام فکرێکی ئەمانشی زۆر گەورەی لە خۆی دانە یان مەسەلەن دەیەوێت لە ڕۆژێکدا ژمارەیەکی زۆر لاپەڕە و وانە بخوێنێ ئەو کاتە دەبینێت وزەکەی زۆر سەرف کردی و ئەنجامێکی باشی نییە سەر تەمبەڵ دەبێت لە بەرەوەی مێشک نامە دەنێرێت ینی نامە بۆ مێشک دەنێرێت تا من قوتم نییە تااقەتم نێ بیکەم ڕێک ئەو مرۆڤە سار دەبێتەوە حاڵە کە دەگژێتەوە لە بەمان شێوە کەسێک کە کار دەکە یان هەر کەسێکی دیکە یان کەسێک کە زۆر هەوڵدا لە ڕووی کۆمەڵایەتیەوە وا لێدە تەمبەڵ دەبێت لە ئەرکەکانی بۆ زۆنگینگە ئامانجەکانمان بچوک دابنین و واقعی بن بەمان شێوە پلانی واقعیمان هەبێ پلانێکی گونجاوانێ بوونی پلان زۆر پێویستە خەوی دروست زۆر پێویستە خەوێکی ڕێک مەسمانەوە نیە مرۆڤ بێت یعنی بەخۆی بەگشتی 8 بۆ 9 ساعت زۆر باش بەڵام مەسمانی نیە کە مرۆڤ بێت ڕێک بە ئەوەندە بنوێ مرۆڤ هەیە کەمتر یان زیاتر با بڵێن تێرخەو دەبێت بەڵام خۆی نەداتە دەستخەو زۆربەی جار ئەڵێ کەسێک تێرخەو نابم هۆکارەکە ئیرادەی خۆیەتی نەوەکەوەی کە تێرخەو نابێ مرۆڤ بەگشتی 8 بۆ 9 ساعت تا بێکێشەیە کە بخەبێ بە هەمان شێوە بوونی با بڵێن قسە ئەرێنی بە خۆت گوتن یعنی زۆر گرنگە خۆت بە خۆت بڵێ من دەتوانم ئەو کارە بکەم یعنی یەک ڕستەیە کە بە خۆت دەڵێ من ناتوانم و تەمبەڵموانە ڕێک خۆت ئەگەر واژ نەبی وا لێدێ بە خۆت بڵێ کە من هەموو هەوڵی خۆم دەم ئەو کار ئەنجام بدەم بەمان شێوە خاڵە بەهێزەکانی خۆمان بکەینە ڕێگایەک بۆ بەدەستێنانی ئەو ئامانجایی کە دەمانەوێ و ئەنجامدانی کارەکانمان زۆربەی مرۆڤەکان خاڵە لاوازەکانی خۆیان بەکاردێن یان جەخت دەکەن و سەر خاڵە لاوازەکانیان لە کارەکانیان یان سەرکەوتو نامیان شکستێک دەهێنیان کەمێک سەرکەوتو دەبن وای لێدە مرۆڤە تەواو واز لە خۆی دێنێ و تەمبەڵ دەبێت ئەمە پێیان دەڵێن تەمبەڵ لە کاتێک داوانین و مرۆڤانێکیش ناوچە ئارامی بەجێ بەڵێن ناوچەی ئەوەی کە بێ کێشە بن کەمێک فشار کەمێک درەڕاوکەی لە ژیان پێویستە بۆی بەرەو پێش بکەوین بەمان شێوە ئێمە یاسای لە پێشترینمان هەیە یاسا لە پێشترین پێمان دەڵێ زۆربەی جار پێویستە ئەو کاران ئەنجام بدەین کە گرنگترین و لە پێشترینن زۆر جار مرۆڤ کارێک دەکات کە لە ئێستادا هیچ پێویست نییان کەمتر پێویستە شتە زۆر گرنگ و لە پێشترینەکان خێرایەکان ئەنجام نادا خاڵێکی تر تەکنیکی پۆمۆدۆڕەیە مرۆڤ زۆر گرنگە پشوو بدە پشودان پێی ناوترێت تەمبەڵی بەڵکو پشودان ڕێگایەکە بۆ بەرزهێنانی وزە و
دووبارە ئەنجامدانی کارەکان بە شێوەیەکی باشتر. پۆمۆدۆرە پێمان دەڵێ ئەگەر تۆ مەسەلەن 25 دقیقە کارەکەت کرد توانین 10 دقیقە 5 دقیقە پشوو بدەیت شتێکە مافی خۆتە. پشودان یەکجار زۆر گرینگە کە هەتا لە کارکردن لە خوێندن ئەوانە بەڕاستی فەرامۆش کرایە. زۆرجار بۆ کەسانە بە هەڵەت بۆ کەسانە دەوترێت تەمبەڵ لە کاتێکدا ئەوان تەمبەڵ نین، ئەوانە ڕێگایەکیان گرتۆ دەبەر بۆەوەی زیاتر وزە بەدەست بێن بۆی کارەکانە باش ئەنجام بدەن. بۆ منە ئەو تەکنیکاڵە گەت 40 دقیقە 45 دقیقە خوێندە چارەگەک 20 دقیقە یا 10 دقیقە پشوو بدە شتێکی باشە و مافی خۆتە. وەڵام من هەست دەکەم زۆر خواردنیش کاگڕەکان هۆکارێکە بۆی کە تەمبەڵ بێت. پرسیارەکەم لەسەرەوەیە کاگڕەکان باست لە خەو کرد بێگومان وتت خەوی ناڕێک بەشێکە لەوەی کە یعنی هۆکارێکە لەوەی کە خەڵک بەرەو تەمبەڵی بەرێ. کاتیشمان نەماوە ڕاستیەکەی کەمتر لە خولەکێکمان ماوە خولەک و نیوێک. با من لەسەر خواردن بپرسم ئایا جۆری خواردن هەیە کە وا لە مرۆڤەکان لە تاکەکان بکە هۆکارێ بێ بۆی کە بەرەو تەمەڵی بیان بە نەک کەسێکی چوست و چالاک و وەکو بڵێ ینی هەڵپە بکا بۆ ئیش و ئەوانە ئایا خۆراک دەوری هەیە لەم بابەتەیە؟ بەڵێ بەڵێ بێگومان خۆراک ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە چکە کەسانی کێشیان زۆرە هەبە تەبیعەت تااقەتیانە زۆر بچۆڵە مەسەلەن خواردنەوەی کافاینە تێدا یان زۆر شەکریان تێدایە کەسانی زۆر شیرینی دەخۆن زۆر کێشەیەکە وایان لێ دەکات تەمبەڵیان بکە لەبەرەوەی ئەها مەسەلەن هەتا ئەمە زۆرجار بە قوتابیان دەڵێن ئەگەر خوێندنێکی زۆرت هەبوو یان پاشخوێن خواردنێکی زۆر مەخۆ بۆەوەی با بڵێن ئەو بەشەی کە پێویستە بۆ ئەو خوێنەی کە پێویستە بۆ مێشک بچێت زیاتر بۆ بەگەدە بچێت زۆر بۆیە زۆر گرینگە زۆری خوانەی دەیخۆی یعنی هەتا وشێ ڕستەیەکی ئەڵێ ئەوەی کە دەیخۆی دەبێت بە تۆ بۆیە کە ئەگە بڵێن بەو شێوە بێگومان خواردنی تەندروست ڕێگایەکی زۆر باشە چکە ئەو کەسانێکمان خوانێک دەیخۆن وزەی باشی تێدایە و بواە لێ ناکە کێشیان زۆر بیان تەمبەڵیان بکە زیاتر تو ساڵاکە یان من لەو کەسانم زۆر بینیوە یعنی چاڵاکن مەسەڵەن ڕۆژانە شیر دەخۆنەوە یانە لە خواردنەوانە دەخۆن کە زۆر بە سوود وزەیان پێدا لە زیاتی ئەوەی تەمبەڵیان بکات. زۆر باشە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ڕاهێنەری پەروەردەییڕەکان عەبدوڵڕەحمان کە لەم تۆرە لەگەڵمانە بووین سپاس بۆ زانیاریەکان.